لە هەڵەبجەوە هاتووم لە ئینسلێمانی بەشداریم کردووە بە ئیشی دەستی ڕایزنمووەم و ئیشەکانم بە دووموادە دروست دەکرێت و ئیتر ڕەنگ و شت و بۆیە و گوڵ و شتی تێکەڵەکەم و شتی جوانی پێ دروست دەکەم. تقریبەن وا 2 ساڵە من ئەم ئیشی ڕایزنە ئەەکەم لە چەند فستیڤالێکی کەش بەشداریم کردەوە بەردەوامی. من پۆلی دوانزەم تەواو نەکردووە و ئەمەم باشترین حەلەکە بۆ من هەبووە و بەخۆمەوە بەوە مەشغوڵ کردووە و ئیشێکی باشیشە. ئەو کەسانی کە لە ماڵەوە دانیشتون و خۆیان بەرهەمێکیان هەیە و ناچنە دەرە پێستاکە لە فستیڤالەکانە بەشدار بن یان بە ئۆنلاین ئیشی خۆتان بکەن سوودیشی لێ بینن. وەکو شێوەکارە بەشداریم لە فستیڤالایە کردووە ڕاستیەکەی ئەم بەهرەی کە هەموو ئەم شێوەکاریە دوورە لە ئەو ئیخساسێکە خۆم خوێنم خۆم زانستی جیۆلۆجیم تاوا کردووە بەڵام ئەمە خولیایەکی مناڵی و بەهرێکی مناڵی کە خوای گەورە لە مناڵی و پێ بەخشوم و تا ئەم ئاستا بەرداوامی پێ و ڕاستیەکەی زانکۆ و خوێندنگە زۆر دای ئەبرانم بەڵام لەبەر ئەوەی خولیای مناڵیم بوو خاڵی بەهێزیم بۆی زۆر بوو هەر بەرداوامی پێ ئەو ئیهمالم نەکرد سپاس بخوا ئێستا گەشتمەتەکە ئاستێکی زۆر باش و خستمەتە بواری بزنسەوە و لە فستیڤالەکان و پێشەنگەکانە بەشداری پێکەم بەکات بە تابلەکانم. بەڵێ زیاتر ئیشانی من ئەکەم ڕیالیزمیەوە تا شتەکان بەرجەستەکراوە ئەبێ ببینم لەبەر ما بێت بۆ شێوازە وێنەکانە کێشمە و لە هەموو بوارەکانە ئیشەکەم بۆی ئەکریلیک زەیتی قەڵم ڕەساس لە هەموو بوارەکانە خۆم بینێتەوە تۆ کاری لەسەرەکەم. هەمیشە لە کاردا باسی ڕەگەز ناکرێت دایما باسی شارەزایی و لێ هاتووی ئەکرێت بگوان ئێمە خانمانیش بە دەرنینلەوە چ لە بواری هوەریە بێ لە هەر بوارێکی کاری دەستیا بێ خۆما بینێتەوە هەمیشە خانمانی کوردیش لە سەردەمانی کۆنا دایما بەوە ناسراون کە دەستێکی باڵایان هەبووە لە دەسڕەنگینیە بە تایبەتی دەسڕەنگینی میش بە هەمان شێوە ئەمەوێت زیاتر لە ڕێی هوەرەکەم و ئەوە بگەنم کە وەک خانمێکی کورد بتوانم تابلەکانم بەجێها بناسێنم بی بە دەرەوەی وڵات توانە و لە هاتووی خۆم بە وڵاتانی کە بناسێنم کە ئێمەش بتوانین وەکو خانمی کورد بڵێن کە ئێمەش دەستی وێنە کێشانمان با بڵین بواری شێوەکاریە دەستێکی باشمان هەیە و لێ هاتوویەکی باشمان هەیە. خاوەنی براندی نەسیمی گوڵەکانم لەم فستیڤالەیە بەشداریم کردووە و ئیشەکانی من سەرەتا طبعاً هەموو ئیشێک لە سەرەتاوە هەڵە و هەرزەیەکی پێوە دیارە و کاڵ و کرچێکی پێوە دیارە کۆڵم نەیاوە هەتاوەکو پەرەم پێیاوە ئێستا الحەمدوللا براندێکی تایبەت بە خۆمم هەیە و ئیشەکانم زۆر لەناو خەڵکا ڕەواجی هەیە و بەدڵیانە. من وەکو ژنێکی خاوەنکار حەز دەکەم ساڵانە ئاوا بەشداری فستیڤالەکان بکەم لەبەرەوەی ئیشەکانمان لە ماڵەوە کۆن نەبێ و نەمێنێتەوە تۆ کە ئیشەکان ئەڕوا بە دوای ئیشی تازەتر ئەەکەی فکری جوانترت بۆیت ئەم فستیڤالانە زۆر باشن بۆ بە ساختکردنەوەی کاڵاکانمان و بەرهەمی دەستی خۆمان.